بینەرانی زێدازیزی کەناڵی کوردستان 24 و پاسی یادگار سڵاوتان لێبێت. ئێمە لە دەڤەری بارزانین بە دیاریکراوی لە شیڤەتزین. لێرەوە پرۆسەی ڕاگواستنی بارزانیەکان دەستی پێکرد. ئێوە شەزانن کە پرۆسەی ئەنفالی بارزانیەکان بە ئەنفالی پێش ئەنفال ناو دەبرێت، چونکە ئەنفال لە 1970 دەستی پێکرد، بەڵام ئەمان لە 1970 ئەنفال کران. پێش ئەوەش لە 75 و لە 1970 ئامادەکاری کرابوو، جیا کرابوونەوە و حازر کرابوون بۆ ئەوەی جێنۆسایدیان بەرامبەر ئەنجام بدرێت. هەموو ساڵێک لە 31 حەوت ئەم یادە دەکرێتەوە. 36 ساڵی ڕەبق بەسەر ئەنفالی بارزانیەکانە تێدەپەڕێت کە وەکو دەوترێت تەنها پیاوەکان یاخود تەنها نێرەکان جیاکرانەوە و نزیکەی 8,000 کەس ئەنفال کران. ئێمە مەبەستمانە لەم ئەڵقە تایبەتەی بەرنامەی پاسی یادگار قسە لەسەر ئەو خەمە بکەین، قسە لەسەر ئەو مەرگە ساتە بکەین، قسە لەسەر ئەوە بکەین ئەو کەسانەی کە سوکاری شەهیدانن، کە سوکاری ئەنفال کراوانن لە ئێستادا لە چ دۆخێک دەژین، ئایا چەند لایان لێکراوەتەوە، داواکاریەکانیان چییە، خەمەکانیان چییە، حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت چی بکات و دەبێت چی بکات بۆیان. من زیاتر ناڵێم، ئێستا ئەچینە پاسەکە و لە دەڤەری بارزان دوایەوەش لە مۆنیومنتی ئەنفال لەگەڵ کە سوکاری ئەنفال کراوان و کەسانی شارەزا درێژە بە بەرنامەکەمانە دەین، چاوتان لەسەرمان بێت. بەڵێ زیزانم دووبارە سڵاوتان لێبێت لە پاسی یادگار بەردەوامین لە بەرنامەکەمان و دەست پێەکەین وردە وردە. من بۆ ئەم بەرنمەیە کە وەکو لە پێشەکێکە ئاماژەم پێدا تایبەتمان کردووە بە قسەکردن لەسەر ئەنفال یاخود جێنۆسایدی بارزانیەکان کە بە ئەنفالی پێش ئەنفال دەناسرێت. بۆ ئەم بەرنمەیە من 4 میوانی ئەزیز و بەڕێزمەیە لە ناو پاسەکە. هەرێک لە بەڕێزان خاتووە دارزوبێر بارزانی، جێگری سەرۆکی لیژنەی شەهیدان لە پارلەمانی عێراق، بەخێربێن سەرسەر و سەرچاوم، هەروەها پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر یاسین کەریم ئەمین، بەڕێوەبەری پەیمانگەی پزیشکی دادوەری هەرێمی کوردستان و هەروەها ڕاگری سەنتەری لێکۆڵینەوەی پزیشکی لە زانکۆی هەولێری پزیشکی ئەوەش بەخێربێن دکتۆر سەرچاوم، هەروەها کاکە معاف مەناف، جاکۆکی کار لە مافی کەسوکاری جینۆساید کراوان و لە کۆڕ و کۆبوونەوە جیاوازەکان هەر باسی ئەنفال بێ، باسی داکۆکی لە مافی کەسوکاری ئەنفال کراوان بێت، حزوریان هەیە. وەروەها کاک محەممەد مێرگە سووری بە هەمان شێوە کەسوکاری قوربانیانی جێنۆسایدی بارزانیەکانە و ئەویش چیرۆکی خۆی هەیە کە ئەمڕۆ بۆمان باس بکات و بیگێڕێتەوە. دیارە ئەم بەڕێزانەی لێرن بە تایبەتەوانی کە کەسوکاری ئەنفال کراوانن بە تەنها نوێنەرایەتی خۆیان ناکەن لە بەرنامەکە، نوێنەرایەتی تەواوی ئەو کەسانەکەن کە جێنۆساید و ئەنفال و ئەو ناحەقیانەی بەرامبەر بە کورد کراوە داخی کردوون لە قۆناغە جیاوازەکاندا. هەدارخان سڵاوتان لێبێ ماندوو نەبن. هەمیشە دەوترێت کاتێ باسی ئەنفالی بارزانیەکان دەکرێت، خەڵک دەڵوا تێگەیشتووە کە ئەنفال لە 1970 دەستی پێکردووە لە چەند پرۆسەیەکی یەک لە دوای یەکدا، بەڵام کە دەڵێی ئەنفالی بارزانیەکان لە 1970 بووە هەندێک ئەم زانیاریەیان نییە. پێم خۆشە تۆ گێڕانەوەیەکی مێژوویی بکەی بۆ ئەمە چۆن بوو، بۆ کراوە. پێشم خۆشە پێم بڵێ ئەو جامەدانە سوورەی ملت چییە؟ بەڵێ دەست پێک بە ناوی خۆی گەورە میهرەبان، سوپاسی ئەو میوانداریە و ئەو بەرنامە تایبەتی کە جەنابتان بۆ ئەم یادە پیرۆزە لە 36مین ساڵیادی جینۆسایدی بارزانیەکانتان تەرخان کردووە و ئێمەشتان باکێش کرە و میوانداری ئەو بەرنامە بەڕێزەی جەنابتانەکەین. سەرەتا ئەو جەمەدانیاهی باوکمە کە کەسێکی جینۆساید کراوی بارزانیانە کاتی خۆی لە کەربەلا کاتی نەفیکردنی بارزانیەکان بۆ جنوبی عێراق دیارە دوی کڕیوە، یەکیان کاتی جینۆساید کراوە لەسەری بووە و تاکو ئێستا بێسەر و شوێنە، ئەوشیان من خۆم لە لای خۆم پاراستومە. سەبارەت ئەو مێژوەی کە ئەگەڕێتەوە بۆ جینۆسایدکردنی دەڤەری بارزان، وەکو چۆن جەنابەت لە سەرەتای بەرنامەکەت ئاماژەت پێ کرد، دەڤەری بارزان لە 7 عشیرەت پێک دێتن کە لە هەر حوتەکەیان بەشیان هەبووە لە جینۆسایدکردنەکە. خۆی لە ساڵی 60ەکانەوە بارزانیەکان ساڵ لە دوا ساڵ
با بڵێن تاوانی دژە مرۆڤایەتی و جینۆسایدکردنیان بەسەردا هاتووە بە تایبەت لە کۆتاییەکانی با بڵێن لە ناوەڕاستی ساڵی هەفتاکانە و تا گەیشتۆتە ڕاپەڕینەوە. ئێمە لە منطقەی بارزان لەو ناوچەیەکە ئێستا بەرنامەکەی جەنابەت پێشکەش دەکرێت لە 75 ئەو هەفت عشیرەتە چەند عشیرەتێکیان گواسترانەوە بۆ جنوبی عێراق کە خۆم با بڵێن لە دایکبووی ئەو شوێنم لە دیوانیە لە دایکبوونە ئێمە چەند کەسێکی نێزەکەی چەند ساڵێک لەوێ با بڵێن لە ناو کۆخیان دانرا بوو بۆ هەولی ئەوەیان دەب هەر لە سەرتاوە کە ئەمە پلانی داڕێژراو بوو و جینۆسایدکردن و قڕکردنی با بڵێن عشیرەتی بارزانیەکان بووە. ئەبینن ئێمە لە ناوچەیەکی سروشتین لە ناوچەیەکی چیاودار و ڕووبار و کانیاوی خۆمانین لە سەحرایەکە کە هیچ شتێکی ژیانی تیادا نەبووە. ئێمە لەو ناوچێ چەندین ساڵ بارزانیەکان لەوێ ماون تاکو ئێستش گۆڕی بارزانیەکان هەیە. دواتر لە ساڵی لە کۆتایی هەشتا و سەرەتای هەشتاویەک بارزانیەکان پلانێکی تری بۆ ڕێژرێتن و ئەیان هێنن لە مجەمەعی قوشتەپە دەیان ئەنێشین. هەندێک طبعاً ئەوەی 75 هەندێک لەو عشیرەتانە با بڵێن نوگراون باسرانەوە جنوبی عێراق ئەوانەی تر لە 78 نیشتەجێی حەریر و بەحەرکە و با بڵێن دیان هەبوون. دواتر بارزانیەکان لە کۆتایی هەشتا و سەرەتای هەشتاویەک لە مجەمەعێک پێ ئەوترا مجەمەعی قوشتەپە کە لە نێوان پارێزگای کەرکووک و هەولێر بوو لەوێ نیشتەجێ بوون کە بە هەمان شێوە هیچ سیستمێک و هیچ مستەلزەماتێکی ژیانی تیادا نەبوو لە ناو مخەیەمات بوون وەکو ئێستاەوەی کە جیاکرانەوە هەدارخانەوەی کە جیاکرانەوە ژنان و ئافرەتان مناڵان کە جیاکرانەوە لە پیاوەکان بە دیاریکراوی لە ساڵی چەند بوو و چەندێک دوای ئەوە بڵین ئەنفالکران و جێنۆسایت بارزانیەکان با بڵێن لە سەرەتا گیانەکرانەوە هەر هەمویان ڕاگوێستان بۆ جنوب دواتر هێنایانەوە لە قوشتەپۆک و باسم کرد نیشتەجێکران پلانی سێەمیان کە دەست پێکرا لە سوێکی هەفتی 1970 بوو ئەوە بوو دەورەیان لە مجەمەعی قوشتەپەداننا من ئەو کاتی تەمەنم مناڵ بوو بەڵام بۆمان ئەگەێڕنەوە کەس و کارەکانمان لەو کاتی تەنها نێرینەی بارزانیەکان با بڵێن جیاکرانەوە بە بیانۆی ئەوەی کە کۆبوونەوەیەک ئەکرێتن کەسێک نەیان ئەزانی ئەمە بۆ شتێکی ئەو تاوانە مەزنەیە کە بە دەرحەق عشیرەتەکەی ئێمە ناوچەکەی ئێمە لە سیویەکی هەفتی 1970 دووەمین پرۆسیان لە حەریر و بەحەرکە و ناوچەکانی تر دەست پێکرا دواتر ئەوە هەر بەردەوامیش بوو بۆ ماوەی چەند مانگێک تاکو ئەوەی نێرینەی بارزانیە بڕیارەکەش ئەمەش بۆ جەنابتان ڕۆکەوە بڕیارێکە بە واژووکردنی تاوانبار با بڵێن سەدامی دیکتاتۆر دەرچوو بوو کە هەر نێرینێک لە عشیرەتی بارزان تەمەنی لە 15 ساڵ زیاتر بێ ئەبێ بێسێڕوشێن بەڵام ئێمە هەمان بووە تەمەنی 9 ساڵیش بۆ بێسێڕوشێن کراوە. بەڵێ سوپاستانەکەم دێمەوە خزمەتان دکتۆر یاسین بە حکمیەوەی ئێوە زیاتر لە بوارە زانستی و ئەکادیمیەکە کارتان کردووە ینی سێ ڕۆژ ئەم ساتەی کە ئەم بەرنمەیە تۆمار ئەەکەین بە دیاریکراوی لە سیویەکی حەوت بەخشەکرێت کە ئەو ڕۆژەیە کە یادی 36 هەمین ساڵ ڕۆژی ئەنفالی بارزانیەکانە لە ڕووی زانستیەوە لە ڕووی لۆبیکردنەوە ینی حکوومەتی هەرێمی کوردستان دامەزراوە جیاوازەکانی حکوومەتی هەرێمی کوردستان چەند سەرکەوتوو بوون لەوەی ئەنفال بە قەبارەی خۆی بە دنیا بناسێنن و هەر کۆمنتێکی دیکەشتان هەبوو. زۆر سپاس کاگەر بۆ خۆت و بەرنامەکەت لێرەوە سەر ڕێز و نەوازش بۆ هەموو شەیدانی کورد و کوردستاندا هەنوێن هیوا ئاواتی گەورەی من ئەوەیە هەموو جار باسم کردووە تەنها کارتێک کە ماوە بە دەستگەری کوردەوە بە شێوەیەکی زانستیانەیە ناساردنی گۆڕی بۆ کۆمەڵ و جینۆسایدە بتوانین دەوڵەتی کوردی لێ دروست بکەین و ئاواتی هەمومانە دەوڵەتی کوردی دروست بکەین خەونی هەمومانە. بەڕاستی لۆبیکردن بەرنامەیەوێ پلانیەوێ و بە زانستیکردنیش پێویستی بە کەسانی زانست خاصێ. ئەم کارە کە ئێمە ئیشی لەسەرەکەین کارێکی جەماعیە دەستە جەماعیە دەتوانرێت زۆر بە ئاسانی زۆر بە کولفەیەکی زۆر کەم بتوانێت ئەم کارە بە زانستی بکرێت زۆر دەمەکە ئێمە داوایەکی ئێستا نەکراوە زۆر بەکەمی کراوە ئەویش توانرا چەند کۆڕ و کۆبوونەوە و سیمینارات و
ئەمانە لە دەورەوە لە جامعاتی ئەوروپی لە جامعەکانی بریتانیا و ئەمریکا بتوانین ئێمە و ئیشانەی کردومانە بۆ نمونە لەسەر ئەو دوو گۆڕەی کە هی بارزانەکان لە باشووری عێراق کە هەڵمانداونەتەوە یەکێکیان 513 ڕوفاتی بارزانەکان بوو وەجبەی دووەمی لە ساڵی 2011 93 و ڕوفاتی بارزانەکان بوو توانراوە بڵێم کە ئێمە چەند کارێکی زانستیمان لەسەر کردووە بتوانیمانە بەحسی گەورە گەورەی لەسەر بکەین ئەو بەحسانە بتوانێت کتێبخانەکان و سایتە زانستیەکانی کە بەو کارە عیلمیانەی کە ئاشنان بتوانین جێگیان پێ بگرینەوە و ئیسپاتی بکەین کە لە زۆر شوێنە دەتوانن لە سایتەکان لە گوگل بڕۆن ئەم شتانە دەوڵەمەند بووە لەوێ ئێمە دەمانەوێت بە زانستی بوون بکەین دەمانەوێت بە زانستی بکەین پرسیارەکە لێرەدایە کاری بە زانستی بوون پێویستی بەوەی کە جەنابە دوتر لۆبێک دروست بکەین ئەو لۆبێ چۆن دروست بکەین ئەو لۆبێ پێویستە لە سەتا شەستی زیاتری لە کەسانی پسپۆر و شارەزاوێ لە دەرەوەی وڵات لە دەرەوەی وڵات بۆی بتوانێت هەموو کۆڕ و کۆبوونەوەیەک و تەنسیقێک بکرێ لە پێناوی ئەوەی کە بتوانێت ئەو کارانی کە ئێمە کردومانە بتوانێت پیشانی خەڵکی بدەین نەک یاری لەسەر عاتیفە بکەین کاگەرگەر یاری لەسەر ئیترەوە بێ کۆتایی بێت کۆتاییمان پێناوە ئەمە دەمێکە کۆتاییمان بەوە هێناوە یاری بکرێت لەسەر ئەوەی کە بە زانستیکردنی بە زانستیکردنی زۆر گرنگە لە 47 دەوڵەتی دنیا تا ئەم ساتە نکۆڵیکردن ڕەواییدان یان پاساوهێنانەوە بۆ جینۆسایدەکانی ئەرمەنیەکان و هۆڵۆکۆست و ڕواندا بە قسەی ڕقئامێز جا بەزارەکی بێدیان بە نووسین بە هێما و وێنە وەک تاوان ئەژمار دەکرێت و تاوانکار ڕوبەڕووی سزای زیندانیکردن و دارایی دەبێتەوە ئەمە بابەتێکە کە کەسێکی مافناز بە ناوی مامۆستا ئاوارە کە خۆی هەڵەبجەیە ئیشی لەسەر کردووە بەڵام من ڕۆژانە لە فەیسبوک ئەبینم نوکتە لەسەر ئەم کەسوکاری ئەنفالکراوانەکرێت پیج بۆ سەدام حوسێنەکرێتەوە خۆزگەی پێ ئەخوازرێت ئەمە چه هەستێک لای تۆ دروست دەکات مخابن وەختێک و یادە ئەنفالات دەهێتە وەختە یادە ئەنفاڵە یانی بین جنوسایدت بارزانی خەڵک دەوروبەری یەک دیکۆت بیتەوە ئەنی دوو ڕۆژ پێشنوکە پێشی کوان بین ئەف بەرنامەی ئەس سەردان چۆمە ماڵێکی من دیت چەند ژن کچ و کچێتوان و ئەوێت لێک خڕە بووی بەحسێ معاناتێت خۆتکە بەحسێ چیرۆکە ئەنفالێتکەن وێجا ئەوێک و بیراوتێت بەحسێ ئەو لە حزێت کەتن یەک و پاساناینە یان پێش ئەوەی کە ببەن کە زەڵامێوان یان بابێوان چگوتێ یعنی ئەف مشت و مرە دراماتیک ناف کەسوکارێت ئەنفاڵادا هەرگا هەی مخابن کۆ منەشیایە ئیسیفادێ پرۆسەسە ئەنفال بکەن چەند جاریشت بەرنامەکی دیش دەمگۆ حکومەتە هەرێمێ کو تاییدێکیش بوو بۆ قسا دکتۆرە نەشیانە ئیسیفادێ پرۆسە ئەنفالێ بکەن ئەنفال یا چارچیڤەکێ گرتی دامایی پێویستە ئەنفال بەبیتەوە ئەنفال وەکو خۆ بیت چاوە ئەنفاڵاتی تەکردنی وەکو خۆ واقعیانە ئەو واقعێک و ئەنفال تاوانە ئەنفال پێ هاتیەکردن وەکو خۆب دنیای وەکو خۆب نفشێن و تایبەتی ینی بۆ منهەجی خوێندنی پێویستە ئەڤڕۆ کومە زۆریش مەیل سەر دەوترێت میلەتێک ئاشنا نەبێ بە مێژووی خۆی بە مێژووی ئەو غەدرانەی لێی کراوە محکومە بەوەی کە دووبارە بەسەری بێت بزەبت کاک یادگار ینی مخابن و منهەجێ مەی خوێندنێدا ئەس چم تاریخا عوسمانیا و سەفاویە و نزانم کێ و کێت خوێنم بەس ئەف تاریخال بەردەستێمە و زۆریش نییە ئەمچین بشکلێکی علمی و مامۆستایت زانکۆی مامۆستایت مێژوێ شارەزایت مێژوێ شتێکی بۆ پرسیاری لێکرا و توێن ئەنفالکەی ڕوویداوە نەیزانیوە بزەبت مخابن کە ئەف تشتە ینی زۆر برادەرێک مەیە هەی
دەرهێنەرە خەریک بوو فلیمێکی چێ بکرد سەر ئەنفاڵێ هات ینی پڕێکا من هاتە کوردستانی گوتی مخابن هەنگۆ نەشیە ئیسیفادل ئەو خامی ئەنفالێ بکەن ینی بەرهەمێکی جوان ئەنفالێ بین بجات چل دامەزراندنا مونیمنتێکی نیشتیمانی پایتەختە بیتن و تعبیر هەمە ئەنفالێ بکە نەکتن بارزان بیتن نەکتر ئەنفالە بارزانیا بیتن باز نەمازانی مەسیری چی بەسەر دکتۆر گیان ینی لێرە بەدوابێ بزانین پێویستە ئەنفال نیشتیمانی بکرێ ئەو چارچیفی گرتیدا دەربچتن چتە چارچیوەکی نیشتیمانیدا من دێمەوە خزمەتت بۆی پێم بڵێ پێشنیازت چییە چۆن بکرێ بە ینی پرسێکی نیشتیمانی نەک ناوچەی وای لێبێت باشە بۆردێکی نیشتیمانی بڵێ ئەوەش قسەی لەسەرەکەین کاکە محەممەد تۆ یەکێکی لە کەسوکاری بڵین ئەنفال کراوان زۆر جار قسە لەسەر ئەوە کرێ بۆ نمونە لە ڕۆژانی ڕابردوو کە کاتژمێرێک بڵاو کرایەوە گوایە ئەمە لە گۆڕە بە کۆمەڵەکەی سەماوەیە پێم وا بە مێژۆکەی بە 2011 گەڕێتەوە یەک دنیا شەعر و شانامەی لەسەر نووسرا ئێستاشە وترێت بۆ نمونە ڕووفاتەکان ئەمانە پیرۆزی خۆیانیان هەیە ئێمە قسەمان لەسەر ئەوە نییە بە هیچ شێوەیە بەڵام ئەی زیندووەکان ئەوانەی کەسوکارن و ئەوانەی چیتر پێم خۆش نییە و شەی قوربانیان بۆ بەکاربێنم لە دوای ئەوان بەجێماون یادگاری ئەوانن چیان بۆ کراوە من پێم وایە دێمە سەرەوەی پێشەوەی بێمە سەر پرسیاری جەنابەت دەمەوێت بەوە دەست پێ بکەم بۆچی ملەتێک ڕادەگوێزرێ بۆچی ئەنفال دەکرێت خەڵکی ئێمە لە دەڤەری بارزان لە سەردەمی بەعز کولتورێکی تایبەت بەخۆی هەبوو بەعز هیچ جۆرە دەسەڵاتێکی لە دەرەوەی سنووری خۆی پێویست نەیدەتوانی هەبێتن بۆیە بەعز دێ ئێمە ڕادەگوێزی لێرە وەختی ئێمە ڕادەگوێزی لێرە دەمانباتە کۆمەلگا زۆرە ملێکان بۆ ئەوەی زوو دەستی پێمان بگا بۆ ئەوەی ئەو ئابوووریە سربەخۆیە کە هەمانە ئەو عیلاقا کللتوریە پەیوەندی کۆمەڵایەتیانە کە هەمانە تێک بشکێنێ بۆ ئەوەی دەستەمۆمان بکە وەکو خەڵکی دیکەمان لێ بکە بتوانێت ئەو دەسەڵات و هێزەی هەمانە نەوان هێڵێت ئەو شەڕی ئەوەی لەگەڵ ئێمە هەبوو چونکە ئێمە جیا لە یەکەم قۆناغ کە بەسەر ئێمە دێ بارزانیەکان دەبن بۆ بارزانیەکان دەبن لەبەرەوەی بارزانیەکان ئامادە نین ببنە بە باسی ئامادە نین لە دەرەوەی ببنە بەشێک لە پرۆسی باعسیکردن و ئەجندای بەعس جێبەجێ بکەن بۆی بەعس شتێکی نامۆ دەبینی لەو ناوچەیە وای دادنێت دەبێت بە زووترین کات ئەوەی بینیتە ناو سیستەمی خۆی کە دەهێنێتە ناو سیستەمی خۆش ئەو جاریش خەڵکی ئێمە دەستبەرداری کولتور و پەیوەندیەکانی نابێت خۆی بەدەستەوە نادات ناچارە ئەنفالی دەکات باش دێنە سەر ئەوەی هیچ ملەتێک لە دنیا نییە هیچ ملەتێک لە دنیادا نابینیەوە ئەو کارە ساتە گەورەی بەسەردا بێت شۆکی نەکات یعنی بە خۆیدا نەچێتەوە چی بەسەر هاتووە ئەنفالی بۆ بەسەردا هاتووە ئێمە تا ئێستا ئەنفال خەبەری نەکردوینەتەوە ئەنفال نەکباران خەبەری نەکردوینەتەوە جۆرێک لە جۆرەکان تێدەگەین کە پرۆسەیەکمان بەسەردا هاتووە بەڵام ناوێرین خۆی لێ نزیکەینەوە ناوێت دەست لە برینەکانی بدەین ناوێت نامانەوێ هەتا ئێستا عقلانی لە پرۆسەکە بڕوانی پرۆسەکە چۆن ڕوویدا لەبەرچی ڕوویدا چی وای لێکردین ئەم پرۆسیان ڕوو بدا چۆن ملەتێک وە بە زیندوی بەرەو پیرمەرگی خۆی دەچێت بۆ خەڵکی کاتێک لەم کۆمەلگای زۆرە ملەیە ئەنفال دەکرێت جینۆسای دەکرێت کۆمەلگایەکی لە تەنیشتەوی ئەسەن بە خەیاڵیشی دانایە ئەسەن بێباکە لەوەی کە ئەم کۆمەڵە خەڵکی ئەم پرۆسیان بەسەرداهاتوە مادام بەسەر من داناهاتووە بێباکە لەوەی کە چی بەسەرەوە دێک بەس زۆر دڵنیا بوو لەوەی کە ئەگەر بێت و ئەم بارزانیان ئەنفال بکە هیچ ڕەتفعلێکی بۆ دروست نابێت هیچ بەرەنگاربوونەوەیەکی بۆ دروست نابێت بۆی بەس گەشتووە ئەو قەنەعەتەی کە بتوانێت خەڵکی کورد بەم شێوەیە زیندە بەچاڵ بکە و هیچ جۆرە لێ پێچینەوەیەکی لەگەڵدا نەکرێت و گەشتووە سوپاسانەکەم کاک محەممەد من دێمەوە خزمەتان بێگوم هەدار خەم ینی قسە لەسەر خەمەکان بکەین 36 ساڵ تێپەڕی و تێ ئەپەڕێ هێشتا خەمەکانی کە سوکاریان جێگەکانیان ئەو ناوچانەی وێران کران ئەو ئەرزوو ئاوانەی وشکران لە ناو بران دێمۆگرافیای ناوچەکە شێوێنرا هەموو ئەمانە ئەوترێت وەکو پێویست لای لێن نەکراوەتەوە حکوومەتی هەرێمی کوردستان نە لە خەمەکە وەکو پێویست تێگەیشتووە نە لای لە کەسوکارەکەشی کردوێتەوە ئەمە تا چەندە وایە چونکە تۆ خۆت هەم مناڵی شەهیدی وەم ئێستا نوێنەرایەتی تەواوی
کە سوکاری شەهیدانەکەیت لە پەرلەمانی عێراق. خۆی لەسەر ئەم بابەتە ئەگەر ئێمە بڵین حکوومەتی هەرێمی کوردستان هیچی نەکردووە ئێمە ئەوە غەدرێکی گەورە لە حکوومەتەکەی خۆمانەکەی کراوە، بەڵام ئەتوانە بڵێم وەکو پێویست نەکراوە ئەو کە نەبوونی پێویستیە کە نەیان کردووە ئەوە نە لە دەسەڵاتی ئەوانی تر بە پێی یاساکان بە پێی دەستور بە پێی مادە 132 دەستوری عێراقی بە تایبەت زەرمەندبوانی دەستی ڕژێمی بەعەز هەر زەرێک کاڕاستەی زەرمەندبوانی دەستی ڕژێمی بەعەز کرابێت چ بە ئەنفالە جینۆسایدی بارزانیەکانە هەڵەبجەیە گەرمیانە هەر هەمویان لەسەر حکوومەتی ئیتیحادیە. ئێمە کاتێک کە جینۆساید کراین کە ئیبادەکراین کە هەوڵی بنبڕکردنی کوردرا بەگشتی دوای دێمە سەر گەرمیان و هەڵەبجە و بارزان و بادینان هەوڵ درا، بەڵام ئێمە زیاتر لەسەر پێی خۆمان وەستاینەوە. دوای ئەوەی کە سەدامی دیکتاتۆر و دار و دەستەکەی بە پێی یاسا ئێمە هەوڵی مەفسەندنی خۆمان هینکردنەک ئێمە بە تعداوەکو ئەو لەسەر هجومی کەس و کار و دار و دەستەکەی ئەو بکەن بە یاسا دەرچوو ئێمەش بە پێی ئەو یاسایە داوای مافی خۆمان کرد. ئەوە بوو ئێمە کورد لە بەغدا بووین بە خاوەنی 5 کەیس کە هەر 5 کەیسەکە پلەی بنبڕیان وەرگرت و بڕیار لەسەر چەند شتێکی گرنگدرا بە تایبەت سێ شتی گرنگ. یەکیان ئەوە بوو ئەم کەیسانە جینۆسایدن، دووەمیان هێنانەوەی ڕووفات لەسەر ئەستۆ حکوومەتی ئیتیحادی بەگشت مەساریفەتەکانەوە، سێیەمیان قەرەبووکردنەوە ئەو بابەتی قەرەبووکردنەوە کە چەندین ساڵە کە سوکاری قوربانیان تاکو ئێستاژ ئەیناڵی مافی خۆشیان ڕاستە. من کەسێک یان ئەو برا بەڕێزانە قەرەبووی ئەو تەمەناوی کە بەبێ باوکی و بەبێ کەسی ئەوە قەرەبوو ناکرێت، بەڵام مافی خۆمانە. باشە ئەمە بەرامبەر بۆ نمونە عەرەبیش کراوە بەرامبەر شیعەش کراوە، ئەوانش قەرەبوو نەکراونەتەوە. تر لە ماوەی مانگێک بە دوواداچوونم لەسەر چەند یاسایە کرد بە تایبەت 3 یاسا لە حکوومەتی ئیتیحادی 3 یاسا دەرچوونە کە ئەو یاسانە هەم بوو بەغدا بۆ بڵێن بە حکوومەتی ئیتیحادی هەم هەرێمی کوردستان کاتەکەمان بشتە سەر یاساکان چی کراوە. یاسای ژمارە 5 کە لە 2009 دەرچوو ئەوانە تایبەتە بەوانی کە بەشێکی جەستەیان لە دەستداوە. ئێمە چەندمان هەیە لە هەرێمی کوردستان چاویان دەرهێناویان گوێیان برد، ئەمانە بەپێی ئەو یاسا ئەتوانن مافی خۆیان وەرگرن. یاسای ژمارە 16 کە ئێمە بە تایبەتە بە قەرەبووکردنەوەی ممتەلەکاتی منقولە و غێر منقولە کە ئێمە ئەڵێن زیاتر لە 4500 گوند و لادێمان لە هەرێمی کوردستان وێران بووە و خابوور بووە تاکو ئێستا کەس وەری نەگرتووە. بەپێی ئەم یاسای ئەتوانی قەرەبووی داوا بکەیت. یاسای سێم کە تایبەتە بە هەردوو حکوومەتەکەوە یاسای ژمارە 20 هەموارکراوەکەی 57 کە تایبەتە بە عملیاتی حربی عملیاتی ئیرهابی ئەخطائی عسکەری کە ئەمەشیان بۆ ئێمە تازە زۆر گرنگە. ئەوە بوو من ڕاپۆرت بۆچی کورد نەیتوانیوە بۆچی کە سوکاری ئەنفال کراوان شەیدانی هەڵەبجە نەیانتوانیوە قەرەبوو وەربگرن. بابێمە سەر ئەو بابەتە زۆر بە کورتی من هەرچەندەم بابەتە بە کورتی نابێ، بەڵام هەوڵە دەم بە کورتی بێتن. ئەوە بوو من خۆم کە دوای بووم بە پەرلەمانتار سەردانی یەکەمین لێژنەم کرد کە لێژنەی مرکزی 16 کە لە 2010 دەرچوو ئەوی گوتم لادێ و گوندەکانە زۆرە خودی پەرلەمانتاران یاخو نوێنەرانی حکومی حزبی بەمیان وەرەگوت ئەم شتە ڕاستنی کەس قەرەبووی وەرنەگرتوتەوە. سەردانی لێژنە مرکزیەکەم کرد، ئەمە خۆم بە موبایلەکەم گرتووە اللجنە المرکزیە بۆ جێبەجێکردنی ساڵی 2010 واتە لیژنەکە بوونی هەیە ئەوە پێش سەری ساڵ من سەردانی ئەو لێژنە بینیم قاعەیەکی گەورەیە بیست بەقەت ئەم با بڵێن پاسەکەی جەنابتایە دۆڵا بە ئاسنە کۆنەکان هەبوو کاتی خۆی یەک بەیەک بۆ پارێزگە دانراوە بەغدا بەسڕا کەربەڵا هەرێمی کوردستانش ئەوە دۆڵابەکەی بوو کابرای بڕیاردەری لێژنەکە بە من دەڵێ های ئەوەل کوردیە تجی تراجع هذا اللجنة تۆ یەکەم کورد بووی کە سەردانی ئەو لێژنەیە بۆ قەرەبووکردنەوەی ئەمە ڕاست نییە چون یاساکە ئەڵێتن ئەبێت لێژنە مرکزیەکە نوێنەری هەرێمی تیاابێ نوێنەری هەرێم دوای ئەوەی کە سەردانی نوێنەراتی هەرێمم کرد ئەمە نەفایلی بۆ دەرخستم کە کتاب و ناکتابکومە هیچ شيء نەکرد. بە هەر حاڵ من دوای ئەوە پێش ئەوەش داوام کرده بوو کە ئەم لێژنانە دا بمەزرێ کە بە هەڵە دامەزران. ئێستا على اساس لێژنەی 20 دەرچووە ئەو ئەگەر چوونە ناو کە سوکاریان فالکراوان بۆیان ڕوون بکەیتەوە بۆی بەرچاویان ڕوون بێت. دکتۆر لە دوو خولەکدا قسەکانی میوانەکانی دیکە ئەبینە ناو کە سوکاریان لە دوو خولەکدا پێم بڵێ ئەمە چییە ئەم کۆنفرەنس پرۆسیدینگز بۆ 8 نۆڤەمبەری 2010 ئەمە چی بوو ویستان بە مەچ پەیامێک بگەێنین و چیتان کرد؟ وڵی من لە پێش و پرسیارێکی لەوبی بوونی دروست کردم زەمەمە باشترین لەوبیە دروست بوو بۆ لە ئەوروپا کە لە ناو خۆ دروستمان کرد وەکو پێم دەبێت زیاتر لە دەرەوە دروستی بڵێ ئەمە زانکۆی هەولێری پزیشکی باشە
سێ لیژنەی تشکیل کرد یەکەم لیژنە بە ڕیاسەتی سەرۆکی زانکۆ پرۆفیسۆر یاریدە دکتۆر دارا و لیژنەی علمی و باش و لیژنەی کاروباری بەڕێوەکردنی ناو هۆڵ و شتەکان باش کە کۆمەڵک پرۆفیسۆر و مساعدی پرۆفیسۆر بەشداریمان ناوەڕۆکی ئەمە چییە؟ ناوڕۆکی ئەمە بریتە لە 24 بەحسی زانستی لەسەر گۆڕی بە کۆمەڵ و جینۆسایت باش لە گۆڕە بە کۆمەڵەکان باسی پرسیارەکەت کرد ئێمە هەموو جارێک گۆڕی بە کۆمەڵمان لەگەڵاکەن و جینۆسایدمانەکەن و کیمیا بارانمانەکەن و یەکێکی لەو بەحسانە تایەتی کە دەربارەی بەرکەوتنی چەکی کیمیایی بۆ پێشمەرگانەی لە شەڕی داعشا بەکارێن داعش بەکارێنە 69 پێشمەرگە 69 پێشمەرگە لێرە بە چەکی کیمیایی بەرکەوتون لێرە لەیەکێک لەم بەحسانەیە کە زۆر بە دەوڵەمەندترین بەحسدا ئەندرێ لەوێ و شوێنەکەش شوێنێکی زانستی زانکۆی هەولێری پزیشکی توانیمانە ئێمە ئەمە بکەین وەکو بیدایەت بۆ باسکردی ئەمانەوەی یاری لەسەر علم بکەین زانستی بوونی بکەین کاتە ئێستا ئەرکی وەزارەتی کاروباری شەیدان و ئەنفالکراوانە لێرە بەدووە لا لەم بابەتە بکاتەوە و بەدەمتانەوە بێت پێویستە لۆبیشی بۆ لۆبیشی بۆ بکرێت و بێژگەلەوە ئێمە وەکو وزارەتی خوێندنی باڵا وەکو وزارەتی دروستی بەڵێ بێگومان وزارەتی خوێندنی باڵا پلانمان چەند ساڵێک لەمەوە پێشداناوە کە بێ بە منهەجی زانکۆکان بەڵام تا ئێستا ئەوەش شتێکی دیار نییە بەڵێ بەداخەوە سوپاسانەکەم دکتۆر کاکە محەممەد و کاکە معاف من لەوێ پێم خۆشە لە ناو کەسوکارەکانی خۆتان بەرنامەکە بەردەوام بکەین و بڵین قسە لەسەر خەمەکان زیاتر. بەڵێ زیزان دووبارە سڵاوتان لێبێت بۆ ئەم بەشەی بەرنمەکە کە بەشی کۆتاییە هاتوینەتە مۆنومنتی بارزانیە جینۆسایت کراوەکان ئەگەر سیرێکی چواردەوری من بکەنوە لە ئینسێرتەکانیشە حتمما لەسەر شاشە دەرەکەوێ ئێرە مۆنومنتێکە کە تایدا یادگاری بارزانیەکان و بە دیاریکراوی بارزانیە جینۆسایت کراوەکان ئەوەی کە لە ناو بەرنمەکە باسمان کرد لە 1983 لێرە کۆکراوەتەوە و ئەموو خەڵک سەردانی ئەکات و جێگەیەکی تایبەتە بۆ ئەوەی زانیاری و داتا و بەڵگەکانیش لێرە کۆ بکرێتەوە من لەگەڵ میوانەکانم کە بڵین ژمارەیەک لە کەسوکاری ئەنفال کراون کەسوکاری شەیدەکان چاوانەی گەنجن چ ئەوانەی کە تەمەنێکیان هەیە وەکو و دایی کە لەوێ دانیشتووە باسی معانات و خەمەکانی خۆیانمان بۆکەن و باسی داواکاریەکانیان ئەکەن بۆ کەناڵی کوردستان 24 و پاسی یادگار ئەچمە لای کاک دلێر پێم خۆشە پێم بڵێ خەم و کێشە و داواکاری ئێوە چییە بەڕاشکاوی پێشەکی ئەس خێرانە گوتیام خێرانە میێواناتکەم ڕاستیس وەکو کوڕانفاڵک من لە تەمانی خونە دیتە وەکو ئەنفاڵێت کوردستانی عام دیبێژین بارزانی لە هەمیا مەغدورترن ئەنفاڵێت بارزانیا لە هەمە ئەنفاڵێت کوردستانی مەغدورترن ڕووی مادی و معنەوی بڕاستی عنی بوو نمونە عەردێکیدا ئەنفاڵێت بارزانیا بێژنێ باغم ڕێی شەهاب ئەوە 6 ساڵە پتر دای مالەسەف هەتان و کەس تاپۆ نەکردە
يعني بسي ورقة وبيست ورقة يعني حقي فان فانا أفيا عادي وبتش الورقة وبتشيت يعني ما للأسف خلك كيش وتصور كيات باليكو انفالد بارزاني عن بارزاني بعام يدخني بي بس ونيا بلا خلك ببيني تشافت خوي دي تكاك يادقر تو جاستيا زور تشتديد شافت خو يعني الهم ملتك مقدور ترين ام وكو كسكارت انفالد بارزاني براستي أري والله زور سباس کاکە ماف لێمەوە لای تۆ شەر ینی لە چوارچێوەی کە سوکاری ئەنفال کراوانی من پرسیارێکت لێ یەکەم ینی ئەمە بابەتێکە لە دوای ڕاپەڕینەوە هەزاران جار دووبارە کراوەتەوە بۆچی بە بڕوای ئێوە یاخود لەو بوارەدا لەو ڕۆ چ داواکاریەکتانەیە کە ئەوانەی دەستیان هەبوو کوردەکان ئەڵم ئەوانەی کاتێک لە دادگایی سەدام و سەرانی بەعس حزوریان هەبوو ئەڵێت ینی جاری وا هەبوو هەدارخان پێم وا بێ و شایەتیان بۆ ئەدا کە خۆی لەوێ حزوری هەبوو جەنابی دکتۆر ئاگادار بووە لەوێ حزوری هەبوو ئەڵێت سوڵتان هاشم کە ئەندازیاری جێبەجێکردنی ئەنفالەیەک لە دوای یەکەکانە بە تایبەت ئەوان بەڵێ ئەیتر خۆی جێبەجێ کردووە خۆی سەرپەرشتی کردو و توێتی بەزم مەجموعەیە نەبووین کوردیشی تیا بووە ئەوانەی مستەشار و جاشبوون کە ئێستا بە ئازادیە سوڕێنەوە وەکو مناڵی ینی کەسێک کە تۆ لە ناو معانات و خەمی ئەوانەی چه هەستێکت پێ بەخشێ بله پڕاستی وەختێک و ئازادیە کوردستانی ساڵە 91 عفوەکە عام دەرکرد پڕاستی ئەو عفو پێویست نەتکرد ئەوێ عفوێ دەرکەن هەندێک کەسێک و وەکی تەش باس کرد دەست ئەنفاڵێدا هەبوو دەست شەهیدکردنە چەندین کەس و کارێت مەدا هەبوو و بگشتی کووردا پڕاستی ئەو عفو ئەسنوکەش بێم هەلە بوو چونکو دبیا ئەو گەشتبوونە حەقی خۆ و ئەو کەسێت و زۆر جارە ینی بۆ نمونەیە پەرلەمانە کوردستانیش بووی مخابن و نوێنەرێت منە پەرلەمانێ دینەف پێش چاوتمەوە بۆ مەجیێ داخەیە پێویستە دەستهەڵاتە کوردی دەستهەڵاتە هەرێمی بیر هەندێک تشتێت دایکێت ئەنفاڵە کەس و کارێت ئەنفاڵە بکەتەوە و نەکتنێت بێتن ناوبردنە تاوانبارێکێدا دەردەوان چارەسەرکە ڕاستی ئەس هەندێک یاسای دنیایدا هەیە کاک یادگار زۆر سەیرە نەبوو من کەوشە قەرەبۆ ڕۆح چجا قەرەبۆ نایەتەکردنێ ڕۆح چ دنیای نایەتە قەرەبۆکردنێ یعنی ئەڤڕۆ من چاوەڕێت کرد و ئەف دایکێتمە باشترین ژیانێدا خۆشترین ژیانێدا بوون ئەسلەن و بیا حکوومەتێ وەکرد وەکو بیل هەندێ نەکردبووە وەکو زەلامێت وان یان کوڕێت وان یەت ئەنفال کردی یعنی ئەڤڕۆ ئەم یەت سەد ساڵە 21 داژین مخابنە بۆ دەستهەڵاتە کوردی هێشتا و هەمشک لە ئیسیفادە ئەنفاڵی نەکردیە و معاناتێت ئەنفاڵە و کەس و کارێت ئەنفاڵە وەکو پێویست چارەسەر نەکرد سپاس دەکەم کاک محەممەد کاتی ئەوە نەهاتووە قۆناغی گریان و شین تێپەڕێنین ئەنفال وەکو پرۆسەیەکی ناشرین کە بەرامبەر کورد کرا بخرێتە قۆناغێکی ترەوە سەبارەت بە پرسیارەکەت من هەمیشە ئەوە دەڵێمەوە دووبارەشی دەکەمەوە لە هەرجەیەکی ئەو قۆناغی گریان و کڕوزانەوە سووتانەوە دەبێت بەسەر بچێ ئەوە هیچ دەردێکی مە دەرمان ناکە پەنابردنمان بۆ ئەوەی پێشان بدەین دیسان دەگرین ئێمە خەممان هەیە بۆ کەس و کارمان دەگرین دەبێت کارێکمان کرد بە ئەو گریانەمان گۆڕیبەوە بە ئومێد بە هیوا بە کارکردن چونکە دەبێت لەسەر ئەوە هەر لە دوای ڕاپەڕین دەبێت هاتبووینە دەوڵەتێکمان دروست کرد بە حکوومەتێکمان دروست کرد بە ئەنفال بناغی بۆ دانابا چی وای لێکردین ئەنفالین بەسەر بێ بۆ ئەوەی بناغەیەکی تۆکمەدا بنین هەموو هێزە کوردستانیەکان لی کۆبنەوە کاری لەسەر بکەن نەک ئەوەی کە هەر حیزبێک و ناوچەیەکی جۆغرافیایی زەغ بکرێتەوە حزبایەتی زەغ بکرێتەوە ڕنگ زەغ بکرێتەوە یعنی دەبا لە ئەنفال فێر بین ئەو هۆکارانە چ بوون ئەنفالی بەسەرهێناین ئەو هۆکارانە لە نێو ببین گەلی کورد
ببێتە گەلێکی یەکگرتو گەلێکی لە یەک نزیک گەلێکە یەک معانات و یەک هەڵوێستی هەبێت لە کاتی کارە سات و ڕووداوەکاندا بەڵام دەبینین ئەنفال هیچی فێر نەکردین یعنی وای لێ نەکردین بە خۆماندا بچینەوە لەوەی پێش ئەنفال نەچین ئێمە لێت ناشارمەوە یعنی هەر ئەو مرۆڤانانی لە پێش ئەنفالین ئەنفال ئەو کارەساتەی بەسەر ئێنان ئێستاشی هەمان ئەو مرۆڤانن یعنی هیچ نەگۆڕین ئەنفال وای لێ نەکردین حکوومەتێکی توکمەی زۆر بەهێزت هەبێ وای لێ نەکردی سەربازێکی زۆر بەهێزت هەبێ وای لێ نەکردی ئیدارەیەکی زۆر بەهێزت هەبێ وای لێ نەکردی عشیرەتگەری و ناوچەگەری نەمێنێ یعنی دەبایە ئەنفال ئەو خاڵەوەرچەرخانە لە ژیانی سیاسی و ئەخلاقی ئێمەدا باە هێنا بایەدی کە بتوانین ئەمڕۆ بەنەوەکانمان بڵین ئەو هەڵەی لە پێش ئەنفال ڕوویدا ئەو کەم و کورتیانە لە پێش ئەنفال هەبوو ئێمە توانیمانە گوزەر بکەین پێیاندا و دووبارە نەبێتەوە بەسەرمانەکەم دکتۆر بێمە خزمەتی جەنابتانەوە خاوەنی گەورەترین سنتەری توێژینەوەن لە بواری DNA و خۆت بە حزور من لێرە لە ناوێنەکان جەنابتانم بینی کە حزورتان هەبووە لە هێنانەوەی ڕووفاتەکان لە کنە و پشکنینەکان ئێمە بە نسبەت ئەنفال و بە نسبەت گۆڕە بە کۆمەڵەکان ئەبێت چی بکەین لێرە بەدووە چۆن بیکەین بە پرسێکی نیشتیمانی نەک دیسانەوەی لێمە و پرسێک بۆ نمونە ناوچەیەک لە ناوچەکان بڵێ ئەمە ئەنفالکراوەکانی منە بیێنن بۆ لای من ئەوان بڵێ من ئەنفالکراوەکانی منە بیێنن بۆ لای من ئاواتمە ئەو ئەرکە نیشتیمانی کە لەسەر شانمە زیاتر بی بەمەسەر زیاتر ئیشی لەسەر بکەم بۆڕێکی نیشتیمانی دروست بێ وەکو جەنابەت باسیەکەی کە هەموو کورد لە هەموو شوێنێکی باشووری عێراق و لە هە شوێنە ئەنفال کراوی خۆمان بە خاوەنی بزانین یەک خاوەن بین یەک ماڵ بین کار بە زانستی زیادکردنی بکرێ وەکو ئەو باسی ئەوە جەنابەت دەکەی کە لەو تاقیگایانەیە بتوانین هەموو کەسوکاری یەکێک لە گۆڕە بە کۆمەڵەکان دەربێنین و بتوانین بەدیری کەسوکاریان شاد بکەنەوە هەچەند وەکو من و زۆر لەگەڵ ئەو بابەتانیم تەنها بە زانستی بوونی بێت چکە زانستی بوون بۆ ئەم کارانی کە ئێوە ئەی بنین لێر ڕێڕێوێکی زۆر نزیکە بۆ دروستبوونی دەوڵەتی کوردی باشە چی بە نسبەت ئەوەی ئەخیردانە کە ئەوەی سەماوە بوو ئەمە زۆر قسەی بە دوای خۆی داهێنا ئەمە ینی تازەترینە کە گۆڕی بە کۆمەڵە کوردی تیا بووە و پێم وابێت تاقا کەسێک کە لەوێ دەرچووە تاقانەیەکی ئەنفالە کاکە تەیمورە ئەمە ئەبێت چۆن مامەڵی لەگەڵا بکە حکوومەتی هەرێم واللهی ئەو کاری کە کرا طبعا ئەمە لە ڕێگای بەغاوە کراوە پەیمانگای پزیشکی دادوەری حکوومەتی عراقی بەو کارە هەڵساوە و حازر کرا بۆ شتەکان بەڕاستی بڵێن کارێکی زۆر زانستی و جوانیان کردووە زۆر زانستی و جوانیان کردووە بەس پێویست بوو حکوومەتی هەرێمی کوردستان خۆی لە 1970 پشتی کارەکە بواە لەبەرەوەی ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لە 120 نییە ئەو سەعاتی کە دەریان هێنا و پیشانیان ناوتیان ئەوە لە ناو گۆڕەکە نەخێرە و سەعاتەی ساڵی 1969 گۆڕی بە کۆمەڵی گوندی سۆریایە لایەزال لە میوزیەمەکەی پەیمانگای پزیشکی دادوەری لە هەولێر احتیفازی پێوە کراوە هینی گوندی سۆریایە لەگەڵ خاچەکەش لەگەڵ خاچی ئینەکە بەڵێ لەوێ ماوەتەوە هینی گوندی سۆریایە کە ئەو گوندەی ئیسلام و مەسیحی بەیەکەوە پاڵکراون سپاس هەدار خان لە هەواڵەکان و لە ڤیددیوەیەک بڵاو بوو تۆ لە گۆڕە بە کۆمەڵەکەی بیابانەکانی سەماوە لە یەکێ لە دیمەنەکانە ئەگریت دیارە پرسیاری ئەوەی ڕەنگە تا ڕادەیەک پرسیارێکی نامەنتقی بێ بڵێم بۆچی ئەگریای بەڵام پێم خۆشە چیرۆکێکەیە لە پشتی ئەو گریانەی تۆ گەرمای کەکەش نزیکێت خۆی من ڕاستی ئەمە یەکەم گۆڕ نییە من ئەچمە سەر گۆڕەکان پێی ئەوەی کارەکەی من وەکو کچان فال و پارێزەر بوویمە چەند گۆڕێکی تر سەردانم کردوون بەڵام کاریگەری ئەو گۆڕە زۆر زیاتر با بڵێن کاریگەرتر بوو لە ئەوانی تر ئەوەی بینم یەکێک لەوەی لەو دووریەی کە ئێمە هەمومان نەزانین کوردستان شوێنێکی سیاحیە چیا و دار و ڕووبار و کانیاویە لەم شوێنە ئەمە ئافرەت و مناڵانە بە بەڕێگای چەندین کاتژمێر هێناویانەتە ئەم سەحڕایە کە خۆم بەو هێزەی خۆمەوە تا بە بەسیاری تەبریدەوە گەیشتومەتە ئەو بیابانە زۆر بۆ من قرس بوو
دواتر کە ئەوەی جیاوازتر بوو لە گۆڕەکانی تر ئەو گۆڕە هەر هەمویان ئافرەت و مناڵ بوون ئافرەت و مناڵ بوون ئافرەتەکان چاویان بەسترابەوە من خۆم بە چاوی خۆم ئەو ئافرەتم بینی کە چاوی بەسترابەوە و گول لە لەکەلەی سەری درابوو و مناڵێکی قۆنداغ کراوە هەمومان نەزانی مناڵی قۆنداغ کراو کاتی لە دایک بوونا تا کەمتر لە ساڵێک ئەو مناڵەوەک بەپێی ئەو زانیاریانە ئەو بەڕێزانە بە منیان دەگوتیان کەمتر لە مانگێکیشە ئەنی ئەو دیمەنەی کە هەدار بینی ئەوە یەکێک لەو با بڵێن نمونانە برای بەڕێزانمان زۆریان باسە کرد ئەڵێن عمەری خاور بوو بە نمونەدەجێ ئەنفال بەڵام دەیان عمەری خاور لەناو ئەو گۆڕە من خۆم بە چاوی خۆم بینیم خۆت نمونەی عمەری خاوەری هەڵەبجە تێنایەوە ئەنفالی گەرمیان هەموو ناوچەکانی دیکە کە سوکاری ئەنفال کراوان کە سوکاری شەهیدان چاوەڕێ بوون لانی کەم ینی چۆن قەرەبووی کۆی تەکرێتەوە وەکو داوای لێبوردن لە کورد نەکرا قەرەبوویەکی مادی معنەوی قەرەبوو نابێتەوە هیچ کەسێک جێگەی باوکو و برایەک ناگرێتەوە بەنسبەت جینۆسایدی ینی بارزانیەکان ئەوەی من بە دیاریکراوی ئەمەوێ بڵێم لە حکوومەتەکانی پێشووتری عێراق نوێنەرانی کورد لە گەورەیانەوە تا خواری خوارەوە کەم تەرخەم بوون بەرامبەر بە کە سوکاری ئەنفال کراوان و شەهیدان من لە ناو پاسەکەی جەنابیشتا بە راپۆرتیش هەر لە دەستپێکی کە کاری خۆمەک و پەرلەمانتە پێش سەری ساڵ من لایەنە پەیوەندیدارەکانم ئاگادار کردوتەوە بەگشت ئەو یاسانەی کە پەیوەندیان بینی حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێمی کوردستان هاتووە من گەورەترین بەڵگە کە لە ناو پاسەکەش باسم کرد سێ یاسا هەنە من ئێستا هەر کەسێک هەیە وەلەو ڕێگەی ئەو دیژنەیە کوردەکان پێم خۆشە ئەو بەڕێزانەش لە ڕێگەی ئەو بەرنامەی جەنابتان ڕێگەم پێ بدەن جارێکی تر ئەوەیان تکا دەکەم یاسای ژمارە 16 ئەوە دۆڵابەکەی ئەوە لێژنەکەی کە هەرێمی کوردستان باشە بۆچی دۆڵابێک بەقەت ئەم ژوورەیە دۆڵابە کۆنەکانی ئاسن کە من خۆم بە چاوی خۆم چوومە سەردانی ئەو لێژنە مەرکەزیەم کردووە دۆڵاب چۆن نووسراوە بەغداد کەربەڵا بەسڕا نەجەف هەموو پارێزگاکان یەک بە یەک ئاوەش دۆڵابی نووسراوە هەرێمی کوردستان پێش سەری ساڵ من خۆم ئەم بابەتم با بڵێن بە راپۆرت لانێ پەیوەندیدارەکان ئاگادار کردوتەوە بەڵام جێگەی داخەتاکۆ ئێستا بە فەرمی ئەو لێژنانە نەکرا بۆیە من وەکو نوێنەری کە سوکاری ئەنفال کراوان بە یاسایە تکا دەکەم لە یادی 36مین یادی جینۆساید کراوی نیبارزانیەکان ئەم سێ لێژنەیە بۆ کە سوکاری قوربانیان بکرێتەوە زۆرینە کێشەکانی قەرەبووکردن چارەسەر دەبێت ئەچمە لای و دایکە دایەکیان تۆ پێم بڵێ خەم و کێشە و داواکاریەکانت چیە لە حکوومەتی نوێی هەرێمی کوردستان خودی خەمامە ئەوە هەروکاریۆمە بکەن ئەم نەمان دایکێن مە نەمان کەس هەمە بوێ کەسەرێت چوون کەس هەتان و کە چه هەروکاریên me nekirine هیچ نەخۆشیێت گرانە لێ خودێ پارەنیە جەنابیشتان خۆتان نەخۆش بەێ ئەرێ وڵاس خۆش هزار نابێ من ئەس خوب شخصی خوبتنێوە نابێم واتە تۆ ئێستا پارەی چارەسەرکردنی خۆتت نییە ئەگەر نەخودێ من عملیاتە هەی من نییە ئەس چارەسەرە خوبکەم مەوعیدێ خۆی دختورە منێ کردە سەرمۆنی منێ گوتیا دختورە دۆ سەرمۆنی بی من پارەنی ئەس بخوبێ مە دختورە ئەف حەبایت بەریۆ من دایت دڵە ئەمە تووشی نەخۆشیە دەرونی بووی تووشی نەخۆشیە دەرونی بخڕ هەرە بگەڕێ هەکە یەک بەژەری ژنێت بارزانیا خێزانێت بارزانیا تووشی نەخۆشیە دەرونی نەبن چتف حەبت دڵ ئەس خومەیت یە دەرونیشت خوم هەندی فکرێل ژیانە خوب بکەم فکرێل نەبینا خوب بکەین هزار پیرژنێت کەفکەت خانی داب نوبەت یەت بەنە ماڵە بخێرە خو یە بخدان کرد ئەرێ بڵاکە حاڵێ وایە باش بە خودێ تووشی نەخۆشیە نەبن وەزارەتی کاروباری شەیدان و ئەنفال کراون لە پشتی مێزەکان وەرنە دەرەوە و لە گەرمیانەوە تا بادینان بگەڕێن بزان چی ڕۆ عردەکێ دا من چەندی پرسیار کرێ منێ گوتی 20 وەرە قاش بچیتن هەرن من بفروشن دا عملیاتە خوب کە من بێنێ ئەم نزانین چار نینە و مەم نزانیش قەڕەبووەوە بکەن دا نەخۆشیێت خۆش بیرکەن دا عیاڵێ مەوەکی مەلێ نەهێت دا بچووکێت ئەنفاڵە پیچای ژیانەوە خۆش ببیتن دڵێ باش وەکی مەلێ هاتەی فەرق نییە ژیانە منۆ چتە بێگۆڤیا کوڕێنمە و کیژێنمە هەمیۆیە ئەم هیویتکەن هیویتکەن ئەڤێن مۆی بڵاوێ کەسەرێ نەچن هاڤڕ یەکیل ڤە خێزانێت شەید و ئەنفاڵە بدەنەوە هیویتکەن ڕیجایل هەمیاتکەن کێوەک ئیمە جەناس ششنە ژنۆ بنەوەخێڤەکردنە کێوەک ئیمە مەموکێ شیرە بێ شیر ئارێ بوتەی کرێ دا پێ بنبینی کێوە کریە کێ قەبر لێدایەک و ژنا بەشێرن
کی قوینا صحت کی جهات جلیکونا کی 5 لیتری آب بینیتن دا عیالی و تینا دا نبرید که هربا آف ما برین سرما و گرما ما دیت من خوشیت دیت ما و دستا بلوکت و کشا قلابت بلوک و ما و کشا دا جیان و عیالی ما پیچه خوش بی توش عملیات بی اول دست من دکتر گفتم من دست شول پیکریه من عملی کری نو که چند عملیان من تایب خوده من پیچه نابی بکم هزارش نابه من خوزی هنگودید باند پیراجنت گنده دا نوبت بنانک خوب خدان کن هکه حاله وای خوش باره والله پاره هبا و حاله وای خوش با دا نعمه کی دیبن ام خرد توشی خموکی بی خر بگو به هزاران یک و توشی عیاله زۆر سپاس با بچینە لای ئەگەرم دایە خيران نازم ام لای هیوید کنیش هیوید کن کو بس ابر روژه نبید بس ابر گاوه نبیدن حتی بیتف ابرو کس نابید ئێمە دەنگەکەمان گەیاندووە دوایەوە ئەرکی ئەوانە لای لێ هیوید بکەنەوە کن ریجایت کن همه کاکە ڕێبەر مایکەکە کاکە ڕێبوار فەرمودایەگەم تۆ خەم و داواکاری چییە؟ خودی داواکاری ما برای و هیوید کن معنا که علاجی که معنا تو هر کاری که بوم خان یک بی تشتی بی بوم که معنا ئێستا نەکراوە بۆتان بله وقتی خدا از یا کوره من هیچ من خودی وقتی عبدالکریم فاطمه بکفته کوره خودم پیچه نبو استورت بو خودم پیچه نبو خو عملیات کم عملیات بو من دانا لیره از هنا ندو که دو کم پیچه نبو 20 ورقه از خو عملیات کم منات کرم خودش ها باشه ولی معنا دو حاله خودی و چاوه من دیسه عملیه آره والله وقتی دیش خودی ما عیال خوب چه شکل به چه عونا به خدا کریب خودی ما به برسی به تینی به روسی به غریبی ما به خدا کریب خودی اول نفر لنزاره اول نفر کیش جن از چاوه من بو بیچکت خو من عملا کره از چاوه من خانی بری چه کره من دیواره بو بیچکت خو کره من خانی بری پیچه کره من برنجی کره ماشه کره کنجی کره بو بیچکت خو من به خدا کره حتی هنوکه هزار منت کرم خودش از ممنون منت بارم و انفال مجبور مهتینا و از ممنونم زۆر سپاس کاکە ڕێبوار ئەوەش چیرۆکێکی ترە کە دوایەوەی 8,000 پیاوی بارزانی جینۆسای دەکرێت ئەرکی بەخێوکردنی خێزانەکان کەوتۆتە ئەستۆی دایکەکان کە هەر یەکەیان بۆ خۆیان چیرۆکێکە و دەیان فیلمی لێ بەرهەمێنرێ کاکە ڕێبوار من ببوورە کۆتاکە ساتمە لای جەنابتان پێم خۆشە ینی باسێکی ئێرەمان بۆ بکەیت و هەر قسەیەکی دیکەش کە بەڵێ من ئەگەر دەرفەتم پێ بدەی دواتر وەڵامیەکەیەکێ بەیان دەدەمەوە چونکە مە لە ناواقعەکەم ئەوە مینومێنتی بارزانە جنوسایت کراوەکانە ئەمە ئەو جلوبەرگ و ئەو کەرەستانێک کە لە گۆڕە بە کۆمەڵەکان دەرهێناون لێرە نمایش کراون ڕۆژانە خەڵک دێ سەردان دەکە بە تایبەتی بەڕاستی بەداخەوم من کە ڕۆژانە پێشوە ئەوەندەی پێشوازی قونسڵ و بالیوز و کەسایەتی بیانی دەکەم زۆر کەمتر پێشوازی لە خەڵکی خۆمان دەکەم ئەمجا نازانم نەهاتنی خەڵکەکە چ هۆکارێکی لە پشتەوەیە خۆمان بە کەمتر خەم دەبینیم بەرە لە ئاست گەورەی ئەم دایکانەوە لە ئاست ئەوەی کە ئەو قوربانیاندایە چونکە چەند هۆکارێکە ئێمە حکوومەتی هەرێم کاتێکی یاسایی دەرکرد ئەو یاسایە پێم وایە لە ساڵی 2014 و 13 و 12 و چەند یاسایەک دەرچوو هەموار کراوە ئەم یاسایە لەگەر بەرژەوەندی و واقعی ئەمڕۆی کوردستانە ناگونجێ موچەی دایکە شەهیدێک بە پێی یاسایەکە جایکە جنوسایت کراوێک 450,000 ئەگەر کچ و کوڕی بن ئەگەر خێزان بێ 500,000 یعنی لەوەی تێناپارێت و بەپێ ئەو یاسایە دەتوانی کار بکەیت ئێمە لە وەزارەتی شەهیدان ئەو کەسانێک کە نەخۆشن و پێویستیان بە چارەسەری هەیە تەنها دەسەڵاتی ئەومان هەیە تەنها 2 ملیۆنی بدەینێ ئەوەش دوای ساڵێک بۆ چونکە ئێمە فێرە لیژنە و لیژنەکارین ئێمە وەکو وەزارەت راپۆرتەکانی لێ وەردەگرین تەقدیمی لیژنەی وەزارەتی تەندروست دەکەین وەزارەتی تەندروست تەقدیمی لیژنەی وەزارەتی دارایی دەکا تاکو ئەم هەموو قۆناغە دەڕوات ئەم ڕوتیناتی دەرە نەخۆشە تۆ بە دوای چارەسەر ئاگەڕێت چاوەڕێەوە هەموو ئێمە دیاری هاوسەرگیریمان بەداخەوە دیاری هاوسەرگیریمان هەیە کە پێشکەش بە کچ و کوڕی شەیدارمان دەکرد پێش 2013 و 12 کە زۆربەی کەس و کارمان سوودمەند بوو لە کچ و کوڕان کە شووان کرد بەڵام بەداخەوە دوای 2013 ئەوە نەما بۆ سینەما چونکە قەیران هات بەڵام تا ئێستاش ئەو دیارە زیاتر لە 100 300 فایل ڕۆژانە
تاکوێستە لە ناو من و چاوەڕین کە بدرێ ناکرێ وەزارەتی شەهیدان کە وەزارەتێکە دەسەڵاتی نەبێت ئێمە دەسەڵاتی ئەومە نییە کرێ خوێندن بدەین بە قوتابیەک دەبی چاوەڕێ ئەو بکەین تاکو وەزارەتی دارایی تەمویل دەکات و ئەو بڕە پارێ تەرخان دەکات و پێشکەش بە کەسوکاری قوربانە دەکات بۆ کاک دەڵێت کە باسی زەوی کرد من لەگەر ئەوم هەرچی بەرپرسمان هەیە ڕوکن و زەوی شاری هەولێریان داگیر کرد زۆر گەڕین من خۆم لە ناوەقع دەکەم ویستمان لە دیانان زەویان پێ بدەین خراپ بوو هیچ شوێنێک نەما بوو چونکە بەڕاستی ئێمە مشەخۆری لە زەویە هەر کەسێک دەسەڵاتمان هەبوو زەویەک داگیر دەکەن ڕوکنێک پارکەکانیشمان داگیر کردووە سەبارەت بە خانووی خۆکردەمدا کە زۆر ڕاست دەرێ من لە ناو واقعدام لە وەزارەتی شەهیدانیش جیاوازی دەکرێت وە نییە کە ئێمە فەرمانبەرەکان بە میزازی خوان ئیش دەکەن بەپێی ئەوە ئیش دەکەن ئێمە لە بارزان دوو دقەیتر بەس دوو دەرفەتی بەپیامەکە بگەین دوو دەرفەتی ئێمە خەڵکی دەڤەری بارزان و سنووری پارێزگای هەرێر بەگشتی 125 سوودمەند بووە لە وەرگرتنی خانووی خۆکردە بەڵام لە گەرمیان تاگو دەکاتە بابادینانیشی لەگە دەبێت 185 سوودمەند تعدا دەکەم لەو هەمووداکە یەکێکیان برێ من خانوم وەرگرتووە کەسی لە دەچین من و تو بۆ لە بەرنامە دەچینە سلەیمانی لێیان بپرسە لە 100 نەفەر یەک کەس سوودمەند نەبووە ئەمە هۆکارەکەی لەوە نییە کە منێکی وەکو فەرمانبەرێکی وەزارەتی شەهیدان ئەو کار بکە سپاسانەکەم من ناز هیچ کۆمنتێکم نییە ئەوەی وترا کافی بوو بەس بوو حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەزانێ ئێستا خەلەل و عیلەت و کەم و کوڕیەکان کێن و لەکوێ بوون بەو هیوایی لای لێ بکرێتەوە لێرە لە مۆنۆمنتی بارزانیە جینۆساید کراوەکان دواوێزگەی پاسی یادگار بوو تا بەرنمەیەکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادابن خواتان لەبێت.